ژنان کرێکارانی تێکۆشەر، ستەم و زۆرداری زنجیرکراو بە باوکسالاری و سەرمایە بەردەوام وەک زەنجیرە کێوێکی بێکۆتایی بەسەرشانی ژنانەوە بەتایبەت بەسەرشانی ژنانی کرێکار و زەحمەتکێشەوە قورسایی کردووە. ستەمێکە لە ماڵەوە دەست پێ دەکات لە شوێنی کار تونتر دەبێتەوە، لە شقامەکان بە پۆلیسی دەکرێت و لە پێکاتەی ئابووریدا لە قامەتی هەژاری هەڵاواردن و ژێردەستەیدا نیهادی نەدەکرێت. بەڵام ژنانی ئەم وڵاتە ژنانی ئازادی خواز و تێکۆشەری چینی کرێکار قەد لە ژێر ئەم چیا بەرزەی ستەمدا چۆکیان نەلەرزیوە. ئەوان لە نێودڵی تاریکیدا ئاگری خەباتیان بڵێ سەدارتر ڕاگرتووە. لە مانگرتن لە کارخانەکاندا تا خۆڕاگری لە ماڵەوە و لەسەر شەقامەکان لە تێکۆشان دژ بە چۆسانەوەی سەرمایە تا بەرەو ڕووبوونەوە لەگەڵ توندوتیژی نیهادی نەکراو لە بەرامبەر هیمالیای ستەمدا ئەوان هیمالیایکی دیکەیان لە خۆڕاگری دروست کردووە. هەنگاو بە هەنگاو بست بە بست بە وشیاری و بوێریەوە بە پێدەشتەکاندا سەردەکەون تا لووتکەی ئێوەرێستی مێژوو دادپەروەری و ڕزگار بوون داگیر بکەن. ئەم سەرکۆچنە شکۆدارە لە ئێران بە هەموو توانای خۆیەوە لە بزووسنەوەی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادیدا سەری هەڵدا. بزووسنەوەی کە نەک ناڕزایەتیەک بەڵکو ڕاپەڕینێکی ژنانی کرێکار و زەحمەتکێش دژ بە سیستمی باوکسالاری و سەرمایە بوو. بزووسنەوەی کە نیشانی دا بەبێ ڕزگاربوونی ژنان هیچ شۆڕەشێک نابێتە ئازادی بەخش و هیچ کۆمەڵگایەک ڕزگار نابێت. ئەمڕۆکە بانگی ژنانی کرێکار و پیاوانی هاوچەرە نووسیان لەسەر شقامەکان، کارخانەکان، زانکۆ و گەڕەکە هەژارنشینەکان ئەوەیە. ئەم کێوە لە ستەم ناتوانێت ڕامان بگرێت. ستەم و زۆرداری تێک دەشکێنین. لە پێدەشتەوە تالووتکە بەرەو پێشەوە چوون بەردەوامە. بۆ ڕزگاربوونی ڕاستەقینە، بۆ لە نێوبردنی باوکسالاری و سەرمایە، بۆ بنیانانی دنیای کە تیادا ژن و پیاو و هەموو ئینسانەکان ئازاد بژین. ئێمە ژنان و پیاوانی وشیار، کرێکاران، لاوان و هەژاران دەبێ بە یەکەوە و یەکگرتووانە ڕیزەکانمان پتۆ بکەین. ژن ژیان ئازادی دروشمێکەکە بۆ ئەمڕۆ و سبەینێ و بۆ شۆڕشێکی کۆمەڵایەتی و بۆ گۆڕینی دنیاە.